ماندوو نەبن لەشتان ساغ بێ پزیشکانە ماوەیە بە تەواوی ماندوو بوون بەدەست ئەم ڤایرۆسەوە ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ سەردانی قەزای پێنجوێنەکەن مەبەستە سەردانەکەتان وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی لێت چییە واتانەوێت چی بکەن لێرە؟ بەڵێ ئێمە دیارە لە بڵێن تەسنیفی خۆمان یا دابەشکردنی خۆمان شارۆچکەی پێنجوێن خەتی سووری وەرگتووە ڕەنگی سووری وەرگتووە لەبەرەوەی کە دەواازەی داغڵبوونی و کەسانەیە کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە بۆیە ئەمڕۆ بە تیمێکی مەدانی هاتوونێتە شارۆچکەی پێنجوێن بۆی ئێمە بتوانین چەند پێداویستێکی پزیشکی گرنگ بێنین بۆ ئەو تیمانەی کە لێرە ڕایانە سپێرین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و چەند تیمێک ڕاهێنانیان پێ بکەین بۆ ئەوەی کارەکانی ئێمە جێبەجێ بکەن لە پێنجوێن و هەروە دەواازەی باشماخ لەبەرەوەی جوڵەی بازرگانی تیان نەوەستاوە و ناوەستێت و ئێمە ڕێوشوێنی تەندروستی تونترەگرینەبەر بۆی بتوانین کۆنتترۆلی ئەو شۆفێرانە و ئەو کەسانەی کە بارەکان داگرن و سەریانە خەن بکەین و هەروە هەڵمەتێکی ڕەشکردن لە شارۆچکەی پێنجوێن دەست پێەکەین کە هەموو شاری پێنجوێن پاکەکەینەوە و هەروە گرنگترین شدەوەیە کە داوا لەو کەسانەکەین کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە تیمێکی تاقیگەیمان هێناوە بۆی نمونەیان لێوەرگرین و دڵنیابینەوە لە تەندروستی خەڵکی شارۆچکەی شاری پێنجوێن و دەوروبەری. باشە دکتۆر لەگەڵ ڕاگەیاندنی ڕاگررتنی هاتوچۆی هاوڵاتیان ڕەنگە قەلەقی و دوودڵێک لای خەڵک دروست ببێتەوە و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاگداری هەموو حاڵەتەکان هەی حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی زیادی کردووە یاخود لە حدێک وەستاوە یان ئێوە توانیتانە بە کۆنتترۆڵێکی باشی بکەن و ئەم ڕاگررتنی هاتوێش هێندەی تر ئێوەی زاڵ کردو بەسەریا؟ بەڵێ دیارە ڕاگررتنی هاتوچۆ لەبەر زیادبوونی ژمارە و کەمبوونی ژمارە نیەبەت و بۆ کۆنتترۆلکردنی ژمارە ڤایرۆسی کۆرۆنای بە پێچوانەوە بێ هاوڵاتیان دوودڵ نەبن بەڵکو زۆر دڵنیابن ئەم ڕاگررتنی هاتوچۆیە سوودی هەیە و کاراسانی بۆ ئێمە کاکە بتوانین ڤایرۆسەکە بە تەواوەتی کۆنتترۆل بکەین. پێچێ ئەم ڕاگررتنی هاتوچۆیە درێژ بکرێتەوە کاتەکەی؟ بە دڵنیاییەوە درێژ دەکرێتەوە ئەگەر بەم شێوەیەش نەبێ ڕێوشوێنی تری بۆ دانرێ بەڵام ئەبێ هاوڵاتیان کەمترین جوڵە بکەن و هەر کاتێک پێویست نەبێت جوڵە نەکەن بە هیچ شێوەیە. وا نزیکە بینەوە ینی بچێتە 12 شەو ئەکاتە 48 ساعاتەکە کە ڕاگیراوە حاڵەتی توشبوونەکان کەمیان کردووە؟ ئەو پەیوەندی بەوە نییە ینی ئەو وا بە ئاسانی کاریگەری نابێت ئەمە ئەو کەسانەی کە ڤایرۆسەکەیان هەڵگرتووە ڤایرۆسەکە ناگوازنەوە بۆ خەڵکیکە ینی ژمارەکە زیاد ناکات نەک ڤایرۆسەکە لە ناوبەرێ بەڵام بۆ مدەیەکی ئەگەر ڤایرۆسەکە خۆی لە ناو جسمی ئینسانەکە یابێت و کەسەکە خەڵکی کە توش نەکات کۆتایی بە سووڕی ڤایرۆسەکەیت. ڕێنمای چییە؟ ئەماکەمە کۆتا پرسێت. هاتوون داوا لە خەڵکی شاری پێنجوێن بکەم کە شاری پێنجوێن دەواازەیەکی گەورەی داخەڵبوونی ڤایرۆسەکەیە داوایان لێ یەکەم کە هاوکاری هێزە ئەمنیەکانی ئیدارەی پێنجوێن بن هەر کەسێک بە قاچاق گەڕایەوە ڕێگە نەدەن ڤایرۆسەکە بێنێ بۆ ناو خزم و کەسوکاریان ڕێگە نەدەن داخلی شاری سلێمانی بێت و ڤایرۆسەکە بڵاو کاتەوە بە زووترین کات دەزەمنیەکان ئاگادارکەن تیمە تەندروستیەکان ئاگادارکەن بۆی ئێمە ڕێوشوێنی ئەمنیان ڕێوشوێنی تەندروستیان بۆ بپارێزی بۆ جێبەجێ بکەین و هەروە هاتوین پێیان بڵێن ئەوە تا تیم ڕائێنین خزمەتگوزاری دژی ڤایرۆسی کۆرۆنا لە شارۆچکەی پێنجوێن بەهێزەکەین و دڵنیابینەوە لە خەڵکی پێنجوێن بزانین ئایا ڤایرۆسەکەتیانە بڵاو بۆ تۆیاننا مەسحێکی گەورەکەین ئەمڕۆ نمونەیەکی زۆر لە ئەو خەڵکانە وەرەگرین کە لە ئێران گەڕاونەوە هەروە خەڵکی ئاساییش بۆی بزانین باری ڤایرۆسەکە لە شارۆچکەی پێنجوێن چۆنە. باشە دکتۆر من هاوکارانم ئێستا لە ستۆدیۆ میوانێکیانێ پزیشکێکە پزیشکی ئاحشا بەیانی خۆراکانە سەوزە و میوە و ئەو نەو ئەخواردنانە چ کاریگەریەکی ئەبێت و یاخۆت چ خواردنێک باشە بۆ ئەم کاتەکە خەڵک بیخوات؟ بڵێ هەموو جۆرە خواردن و ڤیتامینێک لەگەڵ باری تەندروستیە و پێکەوەکەن کە بەرگری لەش بەهێز بێ و بەهێزی بەرگری لەشی ژواکە بە ئاسانی ڤایرۆسەکە کۆنتترۆل بکە. زۆر سپاس. ڕێبنیار دیارە